سەرەتای سەرهەڵدانی بانگهێشتی عەباسیەکان بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کە بەهزادان کوڕی وەندادان ناسراو بە ئەبوو موسلیمی خوراسانی لە ناوچەی خوراسانی ڕۆژهەڵاتی ئێرانەوە کەوتە ئەو بانگهێشتنە زۆری نەبرد لە هەرێمەوە گەیشتە ناو جەرگەی دەوڵەتی خەلافەتی ئومەوی ساڵی 132 کۆچی یا 749 زاینی و دوای کوژرانی دوایەمین خەلیفەی ئومەویەکان مروانی کوڕی موحەممەد لە شاری حەڕان دەوڵەتی عەباسی دامەزرا. عەباسیەکان کاتێک دەرکەوتن توانیان لە ڕێگەی کوردستانەوە بگەنە ناو جەرگەی دەسەڵاتی ئومەوی لە دمشقی پایتەخت. ئەمەش کاتێک هاتەدی کە ئەبوو موسلیمی خوراسانی سوپایەکی بەهێزی لەژێر سەرکردایەتی قوحتبەی خوراسانی بەرەو ناوچەی شارەزور نارد. سوپاکەش دوای شەڕێکی قورس توانی سەرکەوتنێک بەدەست بێنێت بە تایبەت دوای ئەوەی عوسمانی کوڕی عەبدوڵڵا ناوچەی شارەزوری گرت. ئەو سەرکەوتنەش دوای سەرکەوتنی عەباسیەکان لە شەڕی زابدا هات کە ساڵی 749 زاینی ڕوویدا. داگیرکردنی شارەزور دەواازەی فراوانبوونی بانگهێشتی عەباسیەکان بوو بەرەو وڵاتی شام و کۆتایی هێنان بەو دەوڵەتەی 89 ساڵ تەمەنی کرد. ئەبولعەباسی سەفاحیش یەکەمین خەلیفەی عەباسیەکان بوو، هاشمیەی کردە پێتەختی دەوڵەتەکەی. لێرە بەدوا بنکەی دەسەڵاتی دەوڵەتی خەلافەت لە شامەوە بۆ عێراق گوازرایەوە. کوردستان و ئەرمەنستان و ئازەربایجانیش بوونە ویلایەتێک و بە ناوی ویلایەتی ئازەربایجان و ئەرمەنستان بە پێتەختی عەباسیەکانەوە گرێدران. ئەبوو جەعفەری مەنسووری برای ئەبولعەباسیش کرایە یەکەمین والی ئەو ویلایەتە. دیارە لەبەر ئەوەی ئەو ویلایەتە دوو بایەخی تایبەتی هەبوو بۆیە برایەکی خەلیفە کرایە یەکەمین بەرپرسی. ئەو دوو بایەخەش ئەمانە بوون: یەک دەرامەتێکی ئابووری لە خەراج و جەزیە و زەکات بۆ دەوڵەتی خەلافەتی عەباسی دەستەبەر دەکرد. دوو بووە قەڵغانێک بۆ دەوڵەت لە ڕووی شاڵاوی بەردەوامی تورکە خەزەریە بۆتپەرستەکان و بیزەنتیە مەسیحیەکان لە باکوور. لە سەردەمی خەلافەتی ئەبوو جەعفەری مەنسووریشدا لە ساڵی 753 زاینیدا تورکە خەزەریەکان هێرشێکی گەورەیان کردە سەر ویلایەتەکە کە مەهدی برای خەلیفە عەباس کرا بووە والی تێیدا. ئەوە بوو تورکەکان کەوتنە کاولکردنی ناوچەکانی باکووری ویلایەتەکە تا حەڕەبی کوڕی عەبدوڵڵا لە هۆزی ڕەوەندی کوردی لیان ڕاپەڕی. بەڵام دوای ئازادکردنی ناوچە داگیرکراوەکان بەدەستی تورکە خەزەریەکان کوژرا. لە سەردەمی خەلافەتی مەهدیشدا موسا ئەلهادی کرا بە والی. لەم سەردەمەشدا بیزەنتیەکان هێرشیان کردە سەر باکووری دەوڵەتی عەباسی، بەڵام بە هاوکاری کوردەکانی هۆزی ڕەوەند عەباسیەکان ئەو هێرشەیان تێکشکاند. کاتێکیش هارون الڕەشید دوای موسا ئەلهادی گەیشتە پایەی خەلافەت کوردەکان هاوکاری خەلافەتیان کرد لەبەر پەرچدانەوەی هێرشی گەورەی بیزەنتیەکان. هەروەها خەلیفە توانی چەند ڕاپەڕینێک دامرکێنێتەوە کە خەڵکانی ناوچەکە بۆ باشترکردنی گوزەرانیان بەرپایان کردبوو. دوای کۆچی دواییشی لە ساڵی 808 زاینی کێشە لە نێوان هەردوو کوڕەکەی ئەمین و مەئمون دروست بوو. ئەمینی والی ئازەربایجان و مەئمونی والی خوراسان کەوتنە دژایەتیکردنی یەکتر لەسەر کورسی خەلافەت. لەمەدا کوردی ناوچەکانی خوراسان و موکریان بوونە پشتیوانی مەئمون لە دژی ئەمینی برای. بەڕێزانم ئەم کاتتان باش، بەختەوەرین کە دیسانەوە لە شەوێکی دیکەدا و لە یەکەمین شەوەکانی پاییز یان دوایین شەوەکانی هاوینی کوردستان بە ئەڵقەیەکی دیکەی مێژووی کورد هاتوینەتەوە خزمەتتان. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بمێنن. لە ئەڵقەکانی ڕابردوودا وێڕای میوانی بەرنامە هەوڵماندا تیژ بخەینە سەر بیرروباوەڕی نەتەوەی کورد لە کوردستان پێش هاتنی ئیسلام و هەروەها لێکدانەوەیەکمان بێت بۆ ئاڵوگۆڕانەی کە لە دوای هاتنی سوپای ئیسلام بەسەر ناوچەکەدا هات. هەروەکە لە ئەڵقەکانی پێشووتردا ئاماژەی پێدراوە پێش هاتنی سوپای عەرەبی ئیسلامی بۆ ناوچەکە ئەم ناوچەیە یەکێک لە دەوڵەمەندترین ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە لە پەیوەندی لەگەڵ بوونی چەندەها جۆر بیرروباوەڕ و ئاین کە دیارە سەرەڕای بوونی هەندێک کێشەی ڕوەکی لە نێوانیان. بەڵام بەپێی ئەو شتانەی کە مێژوو بۆمانی بە زیندوی هێشتووەتەوە دەتوانین بڵێن بە کۆی گشتی ئەگەر بڕوانین بە ئاشتەوایی لە پاڵ یەکتریدا پێکەوە ژیانیان کردووە و ئوسوڵان بوونی پێوەری ئاینی جیاواز پێوەرێکی ئەوتۆکاریگەر نەبووە بۆ لێکەڵپژانی خەڵکانی ئەو ناوچەیە. لە بواری ئابووریشەوە ئەگەر بمانەوێت بە شێوازێکی گشتی قسە بکەین ئەم ناوچەیە ناوچەیەکی دەوڵەمەند و خاکێکی بەپیت بووە. هەر بۆیە بواری گوزەرانی خەڵکانی ئەم ناوچەیە لە ئاستێکی ئەگەر بەرزدا نەبوو بێت بەڵام بە پێی زەرفی زەمانی خۆی لە ئاستێکی مامناوەندا بووە.
خەڵکانی کوردستانی کۆن سەرەڕای ئەوەی کە لەم ناوچەیە بەردەوام شەڕ و ململانەیەکی زۆر لەسەر هەموو شتێک بەردەوام لە ئارادا بووە، بەڵام بە پێی قسەکانی مێژوو ئەگەر بێت خەڵکانێکی ڕووخۆش و دەمبەبزە و خۆشحاڵ بوون. لەوەها بارودۆخێکدا سوپایەکی نامۆ و بێگانە بۆ دابینکردنی داهاتی زیاتر و پەرەسەندنی ئابووری دەسەڵاتەکەی خۆیان هێرش دەکەنە سەر ئەم ناوچەیە و لە دوای ململانەیەکی قورس و کوشتن و بریندار بوون و بە دیلگرتنی هەزارەها کەسی ئەم ناوچەیە لە ئاکامدا دەتوانن هێژمونی سەربازی خۆیان بەسەر ئەم ناوچەیەدا زاڵ بکەن و تەواوی ئەم جۆغرافیا بە پیت و دەوڵەمەندە دەخەنە ژێر کێفی دەسەڵاتی خۆیانەوە. لەم ڕۆژە بەدووە دەورەیەکی نوێ لە چەوساندنەوە و کاولکاری و بەتاڵانبردن و ئاسمیلەکردنی کەلتوری و ئاینی و زمانی لەم ناوچەیە دەست پێ دەکات. سوپای عەرەبی ئیسلامی کارێکی ئەوتۆیان نەکرد کە دواترەکان گەلانی ئەو ناوچانەی دەستیان بەسەری داگرت بوو باوەڕیان پێیان بمێنێ و بتوانن لەژێر دەسەڵاتی ئەواندا ژیانێکی ئاشتیانە بەسەربەرن، بەڵکو ئەم سوپایە ئەوەی لە دەستی هات لە تاڵانکردن و کاولکردن و سوکایەتیکردن بە خەڵکانی ناوچەکە درێغیان نەکرد، بە تایبەتی ئەوانەی کە ئاینێکی جیاوازیان هەبووە ئامادە نەبوون لەژێر زەبروزەنگی ئەو سوپایەدا باوەڕەکانی خۆیان بگۆڕن و بێنە سەر ئاینێکی دیکە کە بۆیان نامۆیە. کوردستان و کوردی ژێر دەسەڵاتی دەوڵەتەیەک لە دوای یەکەکانی ئیسلامی بەردەوام بە شێوازێکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لەژێر ئازار و ئەشکەنجەدا ژیانیان تێپەڕ دەکرد و بەڵام بۆ مێژوش دەبێت ئەوە بوەترێت کە دوای تێپەڕبوونی چەندین ساڵ لە داگیرکردنی کوردستان لەلایەن عەرەبەکان وردە بە ئاسمیلەبوونی کەلتور و تێکەڵبوون و وەرگرتنی کەلتوری داگیرکەر ئەو کەلتور و ئاین و زمانە نامۆیەی کە بەڕشتنی خوێنی هەزاران کەس ڕووی لەم ناوچەیە کردبوو جێگە و پێگەیەکی بۆ خۆی لە نێو گەلانی ژێر دەسەڵاتی خۆیدا پەیدا کرد و تەنانەت لە هەندێک کاتدا لە پلەیەکی بەرزتر لە دابوونەریتە خۆجێیەکان ڕێزیان لێگیرا. ئەوەی کە دەتوانم وەکو خاڵێکی گرنگی دیکە لەم مەجالە کورتەدا ئاماژەی بۆ بکەم سەرهەڵدانی بەردەوامی گەلانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی خەلافەتە ئیسلامیەکان بۆ دیسانەوە سندنەوەی شوناسی خۆیان لە دەستی داگیرکەران بوو کە هەر کامە و بە جۆرێک داوای مافەڕەواکانی خۆیانیان دەکرد. یەکێک لەو نەتەوانەی سەرقاڵی سندنی مافەڕەواکانی بوو نەتەوەی کورد بوو. ئەوەش کە گرفتەکەی قوڵتر دەکردەوە ئەوە بوو کوردستان هاوسنووری دوو زلهێز وەکو تورکەکان و هەروەها بیزەنتیەکان بوو. جگە لەمەش کوردستان بایەخێکی ئابووری گرنگی بۆ دەوڵەتی ئیسلامی هەبوو، هەر بۆیە شۆڕش و سەرهەڵدان لەم ناوچەیە بۆ هیچ کام لە دەوڵەتانی ئیسلامی قابلە قبوڵ نەبوو. بۆ زیاتر تاوتوێی ئەم پرسە و تەواوکردنی قسە و باز لەسەر مێژووی ناوەڕاستی نەتەوەی کورد دەچینەوە لای میوانی بەرنامە و دواتر دێمەوە لاتان. بەهەرحاڵ ئەم قۆناغێکە کە کۆمەڵێکی زۆر لە ئەوە با بڵێم دەسڵاتی خۆجێیی کوردی هەم ناوچەیی هەم لە ناوچە بەرفراوانتر دروست دەبێ و زۆر ناوی تر هەیە ئەمە دەتوانین ئاماژیان پێ بکەین، بەڵام گرنگەکانیان لێرەدا مەبەستمان بۆ ئەوانەی کە توانیویانە کاریگەریکی زۆر بەرفراوان لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ئەوانەوە دانێن یا توانیویانە لە مێژوودا ڕەگەزێک جێبێڵن لەسەر ئەوەی کە بتوانن لە گفتمان یا لە گوتاری دوایی کوردیدا بتوانن هەم وەک مێژوو هەم وەک کەلتور هەم وەک ڕەوتێکی سیاسی وەک مەسئلەیەکی نەتەوەی حسابیان لەسەر بکرێت. جنا مەسەڵەن حکوومەتی زۆر هەبووە، مەسەڵەن ئێمە حکوومەتی مەروانیەکانێکێک لە حکوومەتانە بوو کە حکوومەتیشی گەورەش بووە بەڵام باسمان نەکرد. بەرحاڵ ئەم قۆناغێکە لەو سێ قۆناغی کە ئێمە ئاماژەی پێ دەکەین. دوای ئەمە دەورانێک دەست پێ دەکا کە دەورانی سەرەتاکانی قەرنی بیستم یا دەستپێکردنی قەرنی بیستم و بەسڵاح ساڵەکانی ئەوڵێتی لەم دەورانەدا کورد بەڕاستی دەچێتە قۆناغێکی کە لە خەباتی خۆی لە هوشیاری نەتەوەی لە دروستکردنی گوتاری نەتەوەی لە هوشیاری تاک و فەردی کوردستان گەرچە ئەم وەزئیەتەش وەزئیەتێکە کە وەزئیەتی مەطلوبی نەتەوەیەکی بەسڵاح ئەوە نییە کە بچێتە پێشەوە بۆ دروستکردنی حکوومەتێکی یەکدەستی سەرکەوتووی نەتەوەی، بەڵام وەزئیەتێکە کە لە ڕووی سیاسیەوە تۆ
پێدەخێتە قۆناغێکی تر لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێدەغێتە قۆناغێکی تر لە ڕووی کەلتوریشەوە پێدەخێتە قۆناغێکی تر دیارە ئێمە دەزانین کوردستان ناوچەیەکی بەرفراوانی شاخاویە ئەم ناوچە بەرفراوانە شاخاویە لە دوو ڕۆبەرا زۆر مەسئلەی گرنگی هەیە ئەوەیە کە تۆ تەعینی اقتصادەکەت بۆ دەکاوە لەگەڵ باری ئابوووریەکە تا شێوەی تەجەموعی تۆ لە کوردستاندا نیشان دەدا ینی باوا بڵێم ئابووری کۆچبەری و ئابووری حیوانداری و ئابووری شوانکاری ئابووریەکە کە هەم کەمتر دەبێتە هۆی دروستبوونی پەیوەندیکی بەرفراوانی کۆمەڵایەتی و هەم کەمتر دەتوانێت لە دروستکردنی کەلتوریکی یەکجانشین و جێکەوتوودا کە بتوانێت تعریفی پێکهاتەیە بکاوە لەو تعریفی پێکاتەدا تەنزیمی ڕابطەی خۆی بکات لە هەموو ڕەهەندەکانی ژیانی کۆمەڵایەتیدا کەمتر گاریگەرتر بێت بۆی کۆمەلگایەکی سادەیە کۆمەلگایەکی ئاڵۆز نییە جۆری پەیوەندیەکان جۆرێکن لە پەیوەندی کە پێی دەترێت پەیوەندی ساکار و سەرەتایی ئەم پەیوەندی ساکار و سەرەتایانم بۆ خۆیان ڕەنگەوە تەسەوڕ بکرێ لە عەمەل داوای پێش دێ بەبێ ئەوەی تۆ تعریفی میکانیزمێکی پێچیدەی بۆ بکەی بۆ بەبێ ئەوەی تعریفی ساختارێکی پێچیدەی بۆ بکەی کە لە ڕوبەری اقتصادی و ئیجتیماعی و سیاسی و کۆمەڵایەتیدا تەنزیمی ڕابطەی تۆ بکات جۆرێک لە ژیان بچێتە ڕێوە مەسەڵەن ژیانی کۆچبەری و ژیانی شوانکاری ژیانێکی سادەیە کە دەتوانێت پەیوەندیەکانی خۆی لە خۆیدا تعریف بکە و ئەو تەجەموعی دروستی دەکات تەجەموعێکی کەمە تەجەموعێکی بچووکە ینی ناتوانێت شاری گەورەی لێ لەدایک بێ ئابووریەک نییە کە بتوانێت لەسەر شانی خۆی و لەسەر وەزعیەتی اقتصادی خۆی شاری گەورە تەولید بکە و شاری گەورە بەربێنێت ئەم شارە گەورە پێداویستی گەورەی هەیە بۆ دابینکردنی پێداویستی گەورە جگە لە ئابووری مەڕووماڵات بەخێوکردن و شوانکارەیی پێویستی بە ئابووریکی بەفراوانتر و گەورەتر هەیە لەم دۆخەدا بەڕاستی کوردەواری لەم حاڵەتەدا نییە کە ینی لە حاڵەتێکان نییە ئەمە بتوانین بڵین وڵاتێکی کشت و کاڵی پێشکەوتۆ یا وڵاتێکی کشت و کاڵیە کە بنەما سەرەکیەکانی ژیان و ئابووری کوردستان دەگەڕێتەوە سەر بەرهەمهێنانی کشت و کاڵی ڕاستە لە کوردستاندا دەکرێت بڵین ینی دەشتی گەورە هەبووە دەشتی شارە زوور هەبووە دەشتی بازیان هەبووە دەشتی ماهی دەشت هەبوو زۆر دەشتی تر کە دەکرێت ئێمە ئاماژیان پێ بدەین دەشتی گەورە هەبووە بەڵام یەک ئاشنابوون لەگەڵ کۆمەڵی کشاوەرزی و لەگەڵ کۆمەڵی کشت و کاڵی و لەگەڵ فەنی کشت و کاڵی و لەگەڵ ئەو پێکاتێ لە سەرەتا دەستپێکردنی قەرنی نۆزدەدا بۆ کورد سەرەتایەکی تازە بۆ نەک هەر لە کوردستان بگرێت زۆر شوێنی تریش دەکرێت و کوردستان نەیتوانیوە بە وڵاتێکی بەرفراوانی گەوری کشت و کاڵی تەبدیل بێکان وڵاتە گەورە کشت و کاڵێ بتوانێت جۆرێک لە پەیوەندی دروست بکات کە لەسەر بنەمای کۆمەلگایەک دروست دەبێت کە و کۆمەلگای کشت و کاڵیە لەسەر بنەمای شوانکارەیی دروست بووە ئەم بنەما شوانکاریە پەیوەندیەکانی سادە بوون زۆرتر لە کۆبوونەوەی بچووکدا خۆی دیوە ئەم کۆبوونەوە بچووکانە توانیوێتی مەسەلەن بە تەجەموعی بچووک و بە ڕیشسپیگەری و بە کێوخاگەری و بەو شتانە هەل بکرێت ئەمە تەئسیری هەبووە لەسەر ئەو دەسڵاتانەی کە لەم دۆخەدا و پاش ئەم دۆخەدا لە کوردستانە لە دایک دەبنەوە دێن و سەر هەڵدەدەن و دەبن بە قودرەت ئەمە یەکێک لەو فاکتەرانەی کە لە قەرنی نۆزدەدا یا سەرەتاکانی قەرنی بیستەمدا بۆ دروستبوونی ئەو پێکهاتە کوردیانی کە بە ئەماراتە کوردیەکان ناویان دەبرێت یا بە دەسڵاتە کوردیەکان ناویان دەبرێت بێشک دەبێت لە بەرچاو بگیرێت ئەم پەیوەندیە سادە ئەم ژیانە سادە ئەم ئابووریە سادە تەئسیری گوزارە ینی کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر جۆری ئەو پێکهاتانی کە بعدەن دروست دەبێت بەرحاڵ لەم دۆخەدایە کە کورد کۆمەڵە هەنگاوی گەورە هەڵدەگرێت کە کۆمەڵشتی باش دێتە پێشەوە کە کۆمەڵشتی جددی دەست پێ سەرەتاکانی ئەم قەرنەیە کە کورد تەجەموعاتی سیاسی خۆی دروست دەکات ئەنجومەنە سیاسیەکانی دروست دەکات یەکێتی سیاسیەکانی دروست دەکات و دەکەوێتە فکری ئەوەی کە سەرەتای قەرنی 20 مەبەستمە و دوهاتنی قەرنی 90 تێگەی بەڵام لە قەرنی 90دایە کە ئێمە لەگەڵ ئەم وەزعەتەی کە باسمان کرد هەین و لەگەڵ ئەو وەزعەتەی کە وتمان کورد لەم بارودۆخەدایە لەم بارودۆخەدا کورد چەند حکوومەتی گەورەی هەیە چەند ئەتوان بڵێم ئیالەتی گەورە هەن لە کوردەواریدا کە تۆ ناکرێت لیان غافڵ بی و باسییان نەکەیت و بەسەریاندا تێپەڕیت لەم ناوەدا بە قەنەعەتی من چەندانە لەو حکوومەتانە کە ئەکرێ زۆر بە گرنگی ئەهەمیەتیان پێ بدرێت و باسییان بکرێت و ناتوانانی هەروە بە ئاسانی لەسەریان تێپەڕیت چواردانە ئیالەتی کوردی یا چواردانە میرنشینی کوردین یا چواردانە ئەمارەتی کوردین کە ڕۆڵێکی هەرە گرنگیان هەبووە لە هوشیاری قەرنی بیستەمی ئێمەدا و لە تەجەموع سیاسیەکانی ئێمەدا و لە تەجەموع هونەریەکانی ئێمەدا و ئەسڵن لە گفتمانی کوردی ئێمەدا ئەمانە زۆر کاریگەر و گرنگ بوون کە دەبێت بۆ کورد بە مەسلەیەکی جددی وەربگیرێن و بە وردی سیر بکرێن و لێک بدرێنەوە یەکێک لەوە حکوومەتانی کە دەکرێت باسی بکەین حکوومەتی بابانە
یا ئەمارەتی بابان یا میرنشینی بابانە. میرنشینی بابان یا ئەمارەتی بابان یەکێک لەو حکوومەتانە بووە کە دیارە هەمومان نەزانین لە سلێمانی و قڵاچۆلانەوە منطقەیە پێیگرتووە و بەهۆی بێسڵاح پیاوانی گەورە و بەگانی بەبەوە لەدایک بە و سەرچاوی گرتووە هاتۆتە دروست بوون و پێگەیشتن لە دەورانی دەسڵاتی دوو ئیمپراتۆری زەبەلاحە لە منطقەکە کە لەسەر خاکی کوردستان و لەسەر بەرنجەوەردی خۆیان ملە بەملەیەکی زۆر خوێناوی توندوتیژ لە بینیانە هەیە ئیمپراتۆرێتی سەفەویە و ئیمپراتۆرێتی عوسمانیە لەم دەورانەدا لەدایک دەبێت. بەڵام ئەم میرنشینە تەنها میرنشینێک نییە کە بیاوێت بە کەڵکوەرگرتن لە ناکۆکیەکانی نێوان ئەم دوو دەسڵاتە ملح و ڕووداگیرکەری کوردستان و ئەم دوو هێزە زەبەلاحە کە وەزعێتەکەیان کۆنتڕۆڵ کردو درێژە بە ژیانی خۆی بدا و وەک ئەمارەتێک وەک میرنشینێک بمێنێتەوە. ئەم میرنشینێکە کە کەڵکەڵەوە سەودایەکی گەورەتری لەسەردایە. کەڵکەڵە و سەوداکەشی ئەوەیە کە دەیەوێت لەم وەزعێتا کە دروست بووە لەم شەرایەتەدا سەربەخۆیی بۆ خۆی و بۆ کوردستان و بۆ ئەو ناوچەی کە تێدا دەژی بەسڵاح بەدەست بێنێ. ئەمە یەکێک لەو مەسەلە گرنگانەیە کە لە مێژووی کووردا دیارە ئێمە ڕاپەڕینی گەورەمان هەبوو. ڕاپەڕینە گەورەکانی بەدرخانیەکان دەتوانین ئیشارە پێ بکەین، ڕاپەڕینی گەورەی پاشای کۆرە یا میری سۆران ئیشارە پێ بکەین کە ڕاپەڕینێکی فوق العادە عەزیم و گەورە بووە لە بەرامبەر حکوومەتی عوسمانیدا، یا ڕاپەڕینی بەدرخانەکان کە ڕاپەڕینێکی فوق العادە عەزیم بوو، هەتا سکەی بە ناوی خۆیەوە لێدا، خوتبەی بە ناوی خوێن، دەسڵاتی عوسمانیەکانی بە تەواوی لەو منطقەدا پاکسازی کرد. ئەو وەزعێتی کە لەگەڵ مەسیحیەکان بۆی پێش هاتووە، مشکلی کە بەداخەوە لە پەیوەندی نێوان کورد و مەسیحێتدا لە ناوچەکە ئەگەرچی کورد هەمیشە و بەردەوام هەوڵی داوە پارێزگاری لە مەسیحەکان کاوە لەو ڕوانگەوە کە باوەڕی وابووە فرەچەشنی زۆر ڕەهەندی و فراوانی لە ئەندێشە و بیر و باوەڕ و تێگەیشتندا یەکێک لەو فاکتەرانەیە کە خزمەت هەم بە ئازادی کوردستان هەم بە دیموکراسی هەم بە سەربەستی گەلان دەکا. بەداخەوە چەند شت هەیە کە کاتێ ئەیخوێنیتەوە و لەسەری دەوەسیت جۆرە ناسۆرێکت لا دروست دەکات، جۆرە ئەندێشەیەکت لا دروست دەکات کە دەبواە ئاوەها نەبووایەوە. ئەمە شتێکی مێژووی پێویستی بە ڕاوەستانێکی زۆرتر هەیە. مەسەڵەن لە گەرمەی ئەو شەڕەدا کە بەدرخانیەکان لەگەڵ حکوومەتی عوسمانی دەیکەن و بە تەواوی گوشاری گورچک بڕیان سەر دەسڵاتی عوسمانیەکان، مەسەڵەن دەوڵەتی ئینگلیز دەخاڵەت یا فەڕەنسایەکان لە وەزعەتە دەخاڵەت دەکەن و مەسیحیەکان تەحریک دەکەن و دنیایان دەدەن بۆ ئەوەی کە لە بەدرخانیەکان بکشێنەوە لەگەڵ عوسمانیەکان هاوکاری بکەن. ئەمە یەکێک لەو شتانەیە کە ئینسان لە مێژوودا دەیبینێت تەوسی پێ دەکات. دوای دامەزراندنی دەوڵەتی خلافەتی عەباسی لە ساڵی 1950 زاینیدا کە ناوچەیەکی بەرفراوانیان لە دەوڵەتی خلافەتی ئومەوی هەر لە وڵاتی سێند و هێندەوە لەو پەڕی ڕۆژهەڵات تا زریای ئەتلەسی وڵاتی ئەندەلوز لەو پەڕی ڕۆژئاوا بۆ بەجێما ڕوبەڕووی چەندها کێشە بوونەوە. یەکێک لەو کێشانە ڕوبەڕوویان بووەوە خواست و داواکاری نەتەوەکانی کورد و فارس و تورک و بەلوچ و هندی و ئاشووری و ئەرمەنی و خەزەری و هەتا دوایی بوو کە هەریەکیان بە شێوازێک داوای مافەڕەواکانیان دەکرد، بەڵام بۆیان جێبەجێ نەکرا. یەکێک لەو نەتەوانەی سەرقاڵی سندنی مافەڕەواکانیان بوون کورد بوو. ئەوەش کە گرفتەکەی قوڵتر کردبوو ئەوە بوو کوردستانی وڵاتی کوردەکان دووە ناوچەی سنووری ئەم دەوڵەتە بوو بەڕووی دوو زلهێزدا کە ئەمانە بوون: یەک تورکە خەزەریە بۆتپەرستەکان، دوو بیزەنتیە مەسیحیەکان. جگە لەوە کوردستان بایەخێکی ئابووری گرنگی هەبوو لەم ڕوانەوە: یەک دەوڵەمەندی سامانی کشتوکاڵی کوردستان لە ڕووی بەرهەمەکانی دانەوێڵە و میوەهات و ڕووەکی خۆڕسک و سامانی ئاژەڵی وەک ئاژەڵە خۆماڵیەکان و هەروەها دەستەمۆکان و سامانی سروشتی وەک دار و تەختە و سامانی ئاوی وەکو ماسی. دوو دەوڵەمەندی کوردستان لە زۆری کەرەستەی جەنگی. سێ بوونی چەندها ئاینی وەک زەردەشتی و مانەوی و مەزدەکی و جوو و مەسیحی و ئیزەدی و چەندها ئاینی دیکە کە بەهۆی باجی جەزیەوە دەرامەتی دەوڵەتی زۆر کردبوو. چوار پابەندبوونی بەشێک لە کوردە موسڵمانەکان بە زەکاتە شەرعیەکان. زیاتر سەرنجی خەلیفەیان بۆ لای خۆیان ڕاکێشا بوو. لە گرنگترین حکوومەتە کوردیەکانی ئەم قۆناغەی مێژوش ئەمانە بوون: یەک حکوومەتی ڕوادی، دوو حکوومەتی سالاری، سێ حکوومەتی حەسنەوی، چوار حکوومەتی شەدادی، پێنج حکوومەتی دۆستەکی، شەش
حکوومەتی عنازی، 7 حکوومەتی شوانکارە، 8 حکوومەتی هەزبانی، 9 حکوومەتی لۆری گەورە، 10 حکوومەتی لۆری بچووک، 11 حکوومەتی ئەیوبی. مەسەلەی مارشەمعون لە ڕاپەڕینی سمکۆدا کە بە 25,000 مەسیحی کە عوسمانیەکان قڵاچۆیان دەکەن، عوسمانیەکان لیان دەدەن. ڕاستە بەحسی ئەوەی هەیە سواری حەمیدیە هەبوو، سواری حەمیدیش کوردیا کۆخا کوردەکان یا دەرەبەگە کوردەکان تێیدا دەخیل بوون بەهۆی فاکتەری دینەوە. بەڵام لەگەڵ ئەوان دێنە ناوچەی کوردستان و دێنە ناوچەی موکریان ولا منطقي أورومية أو ناواز جيجير دبن حرمة دجيرين ب 25,000 و 25,000 نفر لو دمدا جماريكي كم لخلق نية أصلا تركيبي جمعيتي منطقة كذا قورة دتواني كاريجريكي هند برفراواني هبل لو سر دمدا لنا وكذا كتركيبي كردو ئازەری و مەسیحی و مسلمان بەجارێک تێک بدا بەداخەوە دەبین ئەو وەزعەتە پێش دێ کە بەتەمان مەسەلەن لەو ناوشەیەدا ئیعلامی حکوومەتێکی مستەقلی مەسیحی بکەن و بە خۆیان دایانەوێت لەوێ دەوڵەتێک دروست بکەن و لەسەر خاکی کوردستان ئەو وەزعەتە دروست بێت کە مدی نظری خۆیان بۆ دیسانە و کارساتە پێش دەبەر هەڵەوە مەبەستم ئەو بۆ ئاماژەیە بکەم کە ئەگەرچە لە مێژوودا هەمیشە هەوڵدراوە بەڕاستی تعاملێکی بەرابەر یا ئازادانە یا دیموکراتیکیانە یا سەربەستانە بکرێت لەگەڵ مەسیحەکان ئەوانی کە لە کوردستان ژیاون و لە کوردستانە دەژین و هەر دەبێ واژ بێ و هەر دەبێ بەو شێوەش بەرخوردیان لەگەڵا بکرێت بەڵام بەداخەوە لە چەند بڕگەی گرنگی مێژووی و تاریخیدا کە سیر دەکەی دەبینیت ئەو یەکێتی و هاودەنگی و هاوسۆزیە گەرچی کورد بە پێی وچووە بۆتە نەک بۆتە باعسی یەکێتی نەبووتە باعسی بەدەستهێنانیشتی گەورە بۆ کورد هەندێک جار نەکسەشی بۆ دروست کردووی بە تایبەتی لە شۆڕشی بەدرخان لە مەسەلەی سمکۆ و لەو شتانی کە بوون بەرحاڵ یەکێک لەو حکوومەتە گەورانەی کە ئێمە باسی دەکەین یاوە میرنشینانە گرنگانی میرنشینی بابانە میرنشینی بابان زۆر جار دەسڵاتی هێندە بەرفراوان بۆ تا دەوروبەری سنە و ئەولاتریش ڕۆشتووە و لێرەوە لەگەڵ والی بەغدای عوسمانیەکان لە مەملەیەکی جددی کردەوە بەرفراوان هەوڵی داوە بۆ دەستەبەرکردنی دەسڵاتێکی کوردی و حکوومەتێکی کوردی دەبینین لەو دەورانە شایەکە ئەدەبیاتی کوردی بە تایبەتی ئەدەبیاتی کلاسیکی کوردی پێدەنێتە قۆناغێکی تر گەشەی بەرفراوان بەخۆیەوە دەبینێ ئەسەن خوێندنی کوردی یا زبانی کوردی یا تێگەیشتن لە مەسەلەی کوردی سەر هەڵدەدا لە دایک دەبێت گەورە دەبێت ئەمە یەکێک لەو فاکتەرە مهمانی بزوتنەوەی ڕزگاری خوازی ئێمە یا تاریخی ئێمەیە کە دەکرێت بە وردی لەسەری بۆستن کاری قسەی لەسەر بکرێتەوە بوترێ بابانەکان دیارە هەمومان دەزانین کە نەقشی گەورەیان هەبوو نەقشی تەعین کنندەیان هەبوو لە وەزعەتی کورد و یەکخستنی کورد و ئەو وەزعەتەی کە بووە تا ساڵەکانی تقریبا 1850 حکومڕانیان کردووە حکومدار بوون لە کوردستاندا و دەسڵاتێکی بەرفراوانیان هەبووە جا لەوانەش ئەگەر ئێمە بمانوێ مەسەلەن یەکێتر لەو نوکتانی کە لە کوردەوە لە مێژووی کوردیدا زۆر گرنگەوە ئەمە دەبێت زۆر بە احتیمامەوە بە پیریەوە بچین سەرڕایەوەی کە گفتمانی ئەم میرنشینە گفتمانێکی جیاواز لە گفتمانی بابانەکانە و ئەسڵەن جۆری تەعاملکردنی لەگەڵ دەسڵاتی ناوەندی یا و دەسڵاتە داگیرکاری کە کوردستانی داگیر کردووە نەوعێکی ترە لە جنسی تەعاملەکەی حکوومەتی بابان نییە بەڵام بەرحاڵ کاریگەری بەرفراوانی هەبوو لە مێژووی ئێمەدا ئێمە ناتوانین لێ بگوزارین ئەوش بریتێ لە حکوومەتی ئەردەڵان میرنشینی ئەردەڵان میرنشینێکی فۆقڵعادە گەورە بۆ بەڕاستی تا کرماشان و تا زۆر جار ئیلام و تا درێژبوونەوەی بۆ هەمەدان و درێژبوونەوەی بۆ سنوورەکانی سەروی کوردستان و ئەوانە هاتووە بەڕاستی ئەم حکوومەتە حکوومەتێکی فۆقڵعادە بەربڵاو و گەورە بۆ ئەگەرچە ئێمە دەزانین هەروەکو بواری ئابوووریەکە کە ئاماژەمان پێکرد شێوەی ساکاری ژیانی شوانکارەی چۆن تەسیر گوزار بووە دینیش تەسیر گوزارێکی تر و فاکتەرێکی تر بووە لەسەر هەم هوشیاری نەتەوەی ئێمە هەم سربەخۆیی نەتەوەی ئێمە و هەم ئەو شکانانەی کە لە مێژووماندا لە مێژووی خۆماندا بوومانە مەسەلەن ئەردەڵانەکان بەلای کەمەوە دەرباری میرنشینی ئەردەڵان ئەوەی کە تێیدا بەربڵاو هەبووە گەشەی کردووە تەبلیغی بۆ کراوە و تەرویجی بۆ کراوە و ئەوەش خۆی جیاوازێکی گەوری هەبووە لە نێوان خەڵکەکە و لە نێوان دەرباردا ئاینیشی ئەبووە یا مەزهەبیشی ئەبووە ببوورە مەزهەبیشی ئایەکێک لەو مەزهەبانە بۆ کە مەسەڵەن ئەوان هەڵیان گرتووە ئەمە لەلایەکی تریشەوە پەیوەندێکی سەیریان هەبووە لەگەڵ دەرباری سەرڕایەوەی هەندێک جار شەڕ هەبووە دەرگیری هەبووە زۆر دەرگیری جددی و بە ئیسلاح
بنیانکەن لە بینی ئەم دوو دەسەڵاتدا هەبوو بەڵام گفتمانێکی زاڵ کە بوو ئەوە بکە چەند سەرکردەیەکی لێبێنیتە دەرەوە کە من ئاماژە بە ناوەکانیان دەکەم مەیلێک بە ئەستیقلال مەیلێک بە سربەخۆیی مەیلێک بەوەی کە حکوومەتێکی مستەقلی کوردی بێت دەسەڵاتێکی مستەقلی کوردی بێت زۆر کەمتر دەبینەمین های هەڵۆخان کە یەکێک لەو سەرکردە گەورە و گرانانەیە کە مەسەلەن هەوڵی ئەمەی داوە لە مێژوودا هەوڵی داوە کە بتوانێت دژ بە شاهانی سەفەوی دەسەڵاتێک بۆ خۆی دروستکە لە ئەحمەداواوە کە دەست پێ دەکاتەوە دەکا بە پایتەختی خۆی و لە شارە زورەوە دەجوڵێتەوە ئەوانە ئەو حکوومەتە گەورەی کە دروست دەبێت جگە ئەمە دەبینیت لە دینە ڕاستەوخۆ تەقلید لەوان دەکەن ڕاستە مەسەلەن شێوەیەک لە شێوەکانی کوردی یا با بڵێن زاراوەیە لە زاراوەکانی کوردی لەم دەربارەدا ڕسم پەیدا دەکا ڕەواژ پەیدا دەکا دەبێتە زمانی خوێندن و نووسین ئەدەبیاتی کوردی گەشە دەکاشتی گەورەی پێدەوترێ بەڵام تحت تەئسیری ئەدەبیاتی قەرنی هەشت و شەش و حوتی فارسی بە حدێک دەگوشتێ ئەمانەت کاتێک بەوردی بۆ ڕوون دەردەکەوێتەوانێت کە مەسەلەن سەیری وەزعیەتی ئەدەبیات لەو سەردەمەدا بکەی بە تایبەتی مێژوەکەی مەستورە بخوێنیتەوە دیوانەکانی مەستورە بخوێنیتەوە ئەو ئەدەبیاتی کە لەو سەردەمەدا هەیە وەلی لەگەڵ هەموو ئەمەشا ئەمە باری فەرهەنگی باری سیاسی و باری کۆمەڵایەتی خزمەتی گەورە و گرانی کردەوە نزیک 750 ساڵ لە کوردەواریدا حکومڕانی کردەوە حکوومەتی هەبووە ئەمە یەکێک لەو حکوومەتە گەورانی تروە یا ئەو میرنشینە گەورانی کوردەکە ئێمە بەڕاستی لە مێژووی خۆمانە ناتوانین وازی لێبێنین و ئاوڕی لێ نەدەینەوە ئەم دوو حکوومەتە کە وەکو ئەرزم کردی دوو حکوومەتی زۆر گەورە بوون و دوو حکوومەتی زۆر گران بوون لە منتەقەی کوردەواریدا و لە سەدەی 19دا دەتوانین باسییان بکەین وەکو میرنشینەکانی تر یەکێک لەو میرنشینانی تر یا یەکێک لەو حکوومەتانی تر کە تقریباً تەپڕی سەربەخۆیی کوردستانی لێدا و توانی بووی بەو فامە لە واقع بگاکە ئیلزامەن هەڵگرتنی هیچ دینێک بە معنای ناسەربەخۆ نییە و ئیلزامان وەرگرتنی هەر دینێک بە معنای ئەوە نییە تۆ قاعدەتەن دەبێت تابعی زبان کەلتور فەرهەنگ و ڕەوشی سیاسی و ڕەوتی سیاسی ئەو دینە بیت ئەو ئەمە واقعەتی زۆر گرنگ بۆ لە کوردەواریدا دەرکردنی بە تایبەتی لە هەموو بزوتنەوەکانی کوردستان چوار ڕاپەڕینی گەورە لە کوردستانە بووە لەو قەڕەدا کە ئەگەر بمانەوێ باسی بکەین لەو چوار ڕاپەڕینە گەورەدا بەڕاستی مەسەب دەخیل بووە ینی بەداخەوە مەسەلەن کەسێکی وەکو مەلای خەتێ دێت مەسەلەن ئەو وەزعیەتە دروست دەکات بۆ کورد و ئەو وەزعیەتە دروست دەکات بۆ میری سۆران بۆ میر محەممەد خان و ئەو مەسئلە دروست دەکات کە مەسەلەن بە جۆرێک بە بێدین بە زددەدین قەڵەمداد دەکرێت بە کەسێک دەناسێنرێت کە دژی دین یا دژی دەسڵات و خولەفایەکی دینی حکوومەتی کردو لە کاتێکا ڕاپەڕینەکە ڕاپەڕینێکی بەربڵاوی نەتەوەی و نیشتیمانیە کە دژی دەسڵاتێکی داگیرکەر کە دەسڵاتێکی ناخۆماڵیە و دەسڵاتێک کەسان فری بەسەر ئیسلامی شەونێ لە واقعدا دەسڵاتێکە کە دەیەوێت خۆی زەبەلا بکاتەوە لە ڕووی ئابووری و اقتصادی و سیاسیەوە تەنها هەدەفەکانی ئەوەیە کە بە ئامانجەکانی خۆی بگاویش دەوڵەتی عوسمانیە ئێمە دەبینی مەسەلەن دێن بە حکمی ئەوەی شەڕ لە بینی سوپای عوسمانی و پێشمەرگەکان یا گیانبەختکەران و خۆفیدایەکانی میری سۆراندا شەڕ لە بینی دوو برای مسلماندایە و عەمەلەن حرامە ئەو وەزعیەتە دروست دەبێت کە میری سۆران مەسەلەن تەنها دەکەوێتەوە لە کاتێکا کە بەڕاستی و بە وردی نەخشەی ئەوە داڕێژراوە کە عوسمانیەکان لە کوردستان بکرێنە دەرەوە حکوومەتێکی مستەقلی کوردی دروست ببێ و بتوانێت دەسڵاتێکی کوردی بکرێ کارخانەی تۆپی داناوە کارخانەی ئەسلحە سازی دانەوە ئێستاش نمونونەکانی زۆرن کە دەڕۆی بەرەو ڕەواندز و ئەوانە دەیبینیت ئەو تۆپانی کە ئەو دەمە دروست کراون و بوون و هەنیا مەسەلەن ئەگەر لە مێژووی خۆماندا بمانەوێ نمونەی ئەو جۆرە هەوڵانە بینینەوە شەڕی قڵای دمدمە مەسەلەی قڵای دمدمە دیارە قڵای دمدم قڵایەکی زۆر کۆن و زۆر دێرینە جگەل لەوەی کە خانی لە بزێڕین هەڵدەسێتیدا و دووبارە باسازی دەکاتەوە لە دەورانی شعباسی سەفەویدا و ئەوانە مەسن سەر دەست بۆ هەر کام لەمانە دەبێ مەزهەب بە جۆرێک دین بە جۆرێک دەخاڵەت بۆ تێیدا وای کردو مەسەلەن ئەو دەسڵاتە زەبەلاحە ئیسلامیانی کە حکومدار بوون بە سوودوەرگرتنیکی ئەبزاری یا کەڵگوەرگرتنیکی مثلا ئامێریانە لە دین لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیاندا هەموو بزوتنەوە کوردیەکان یا هەموو بزوتنەوە سەربەستی و ئیستیقلال خوازەکانی غیرە کوردیش سەرکوب بکەن. دەرکەوتنی ڕەگەزێکی تر بە ناوی تەتەر و مەغۆل
لەبەری ئاسیای ناوەڕاست لە سەردەمی سەرکردەکەیان چەنگیزخان دەستپێکردنی قۆناغێکی تری جەور و ستەم بوو لە کوردستاندا. ئەوەش دوای ئەوەی هولاکۆی سەرکردەی مۆغۆل بەغدادی پێتەختی دەوڵەتی عەباسی لە ساڵی 1258 زاینیدا داگیر کرد و دوایەمین خەلیفەی عەباسی مستەعسەم بیلای کوشت. ئەم سوپا بەهێز و شەڕخوازەی تەتەرەکان بەر لەو سەرکەوتنە بێوێنەیان لە دامێنی قەڵای هەولێر بە سەختی تێکشکان. ئەوەش ئەو ڕاستی مێژوویی سلمان کە هێزی کورد دەسەڵاتی زۆر زیاتر و بەرزتر بوو لەو هێزانەی کە هەر خۆی ژێردەستەیی بۆ قبوڵ کردبوون. سەردەمی تەتەرەکان ساڵانی 1258 تا 1335 زاینی خایاند و ساڵانێکی پڕجەور و ستەم و تاڵان و کاولکاری بوو بۆ کورد و کوردستان. هەرچی سەردەمی بنەماڵەی جەلائیریەکانە 1336 تا 1432 زاینی سەردەمانی ژێردەستەیەکی تر بوو بۆ کورد و خاکەکەی کوردستان. لەو سەردەمانەدا جەلائیریەکان فەرمانڕەوایی کوردستانی باشوور و ڕۆژهەڵات بوون و کوردستانی باکووریش لە ژێردەستی سەلجوقیەکان و کوردستانی ڕۆژئاواش نیمچەی سربەخۆ بوو. بنەماڵەی تەیموریش لە سەردەمی تەیموری لەنگ و بنەماڵەکەیدا خۆسەفێنەرێکی تر بوون بەسەر کوردستان و کوردەوە کە توانی ناوچەیەکی بەرفراوان لە کوردستانی ڕۆژهەڵات و باشوور تا ناوچەکانی هەکاری و دیاربەکر بخاتە سەر دەوڵەتە فراوانەکەی. هەرچی هەردوو بنەماڵەی تورکەمانی قەرەقۆینلۆی شیعە و ئاقۆینلۆی سوننە بوون، هەریەکیان فەرمانڕەوایەتی ناوچەیەکی کوردستانیان کرد تا ئەو کاتەی دەوڵەتی سەفەوی شیعە لە وڵاتی فارس و دەوڵەتی عوسمانی سوننی لە وڵاتی ئانادۆڵ لە دەرەنجامە کۆمەڵە هۆکارێکی سیاسی و ئاینی سەریان هەڵدا. دواتر لە دۆڵی چاڵدران کەوتنە شەڕێکی سەختەوە. بەو ڕووداوەش لاپەڕەیەک لە ژێردەستەی کورد کۆتایی پێهاتوو، لاپەڕە و قۆناغێکی تری ژێردەستەی و مێژووی دەستی پێکرد. نابێت ئەوەشمان لە یاد بچێت کە لەو سەردەمەدا و لە چەند ناوچەیەکی جیاجیای کوردستان چەند دەسەڵاتێکی خۆجێیەتی بوونی خۆیان سەلمان، ئەوانیش لە دەرئەنجام ئەو بۆشاییە سیاسیە دروست بوون کە کەوتنە کوردستانەوە. لەنێو ئەو دەسەڵاتانەش میرنشینی ئەردەڵان لە ناوچەی شارەزور و مکریان، میرنشینی بادینان لە ناوچەی بادینان و میرنشینی بۆتان لە ناوچەی جەزیرە و بۆتان و میرنشینی هەکاری لە ناوچەی هەکاری بوون کە تا ڕادەیەک گڕ و توانایەکی سیاسی و سەربازی باشیان هەبوو. لە ئێراندا تۆ سیر بکە ئەو هەموو ڕاپەڕینە بوو، ئەو هەموو بەرخۆدانە بوو، ئەو هەموو فیداکاریە بوو، دەورانێک بە ناوی قەرمەتی، دەورانێک بە ناوی بێدین، دەورانێک نازانم بە ناوی فلان فلان فلان، دەورانێک بە ناوی زردەشتی گەری، بودایی گەری، فلانگەری فلانگەری، هەمویان سەرکوب کردن و لە بینیان بردون. تۆ مەسەڵەن مەحموودی غەزنەوی بە سوء-ئیستفادە لە دین بوو کە ئەو وەزعەتەی لە ئێراندا دروست کردبووە بە ناوی قەرمەتی کوشی و فلان کوشی، وڵاتیان بە خوێنان کێشاوە، دنیایان نابوت کرد و ئەو وەزعەتیان دروست کرد کە دروستیان کرد. لە کوردستانیش تەئسیرگوزاری خۆی هەبووە. مەسەڵەن میری سۆران توانی پەلاماری گەورەی یەک ساڵی سوپای عوسمانی تێک بشکێنەکەی تر لە تێکشکانی لەشکری عوسمانیدا بووە. ئەوان ماوەیەکی زۆر بوو تەدارکیانەتی بە ئەوەی کە میری سۆران تێک بشکێنن و لە بینی بن لە شەڕێکی یەک ساڵی مەزندا کە لە بینیانە اتفاق کەوت شەڕێکی گەورە و قورس بوو کە ئەگەر عوسمانیەکان بیان توانی باە میری سۆران تێک بشکێنن و سوپای تێ بشکێنن، بێگومان باسی ئەویان نەدەکرد، فتوای ئەویان نەدەدا، خوتبەی ئەویان نەدەنووسی کە شەڕ لە نێوانی برای مسلمان و برای مسلماندا حرامە. ئەوە لە زەلیلی و زبوونی خۆیان بوو، لە ڕووی سەربازی و ئەسکەریەوە کە نەیان توانی زاڵمن و هاتن ئەو فێڵەیان دۆزیەوە. بۆ فێڵەیە فێڵیان لە خەڵکی کورد کرد و کۆمەڵێک نەخوێندەواری خەڵکی کورد و کۆمەڵێکیش کەسی متعەسب و کەسی نەزانم چ ناوێکی پێ بنێ متەمەسک بە شتێکە خۆشی لێ تێنەگەشت بوو. ئەو وەزعەتیان دروست کرد کەەوە بزوتنەوە گەورە و گرانی کورد مەسەڵەن بەو شێوەیە کۆتایی پێ بکە ئامانجەکەی ئەوە بێ بشکێت و میر بچێتە دەرباری عوسمانی و بە فتنەی دەرباری عوسمانی و بەهۆی محافزی سوڵتانەوە لە ڕێگادا کە دەگەڕێتەوە بە کوردستان بکوژرێت و شەهید بکرێت. ئەمە وەزعەتێکە یەکێکیش لەو شتانی کەوتم ناتوانین لە بیری بکەین لە مێژووی نەتەوەی خۆمانە بەڕاستی ڕاپەڕینی میری سۆرانە، ڕاپەڕینی میر محەممەدە، ڕاپەڕانی ڕەواندزەوە ئەو هەوڵە گەورە و گرانەیە کە داوێتی بۆ دەستەبەرکردنی دەسڵاتێکی خۆماڵی، دەسڵاتێکی خۆجێی کوردی و دەسڵاتێکی نەتەوەی کە بتوانێت خزمەت بە مەسەلەی کوردی بکە. پاشتریش جگە هەموو ئەو دیارە ئێمە دەزانین لە
شەڕی حکوومەتی سەفەوی و حکوومەتی عوسمانیدا لە ساڵەکانی 1514 16 ئەمارەتی گەوری کوردیمان هەیە کە ئەم ئەمارەتە گەورە کوردیانە هەر یەکیان بە خۆیان قدرەتێک و دەسڵاتیشان هەبوو بەڵام بەداخەوە ئەو اتفاق و یەکێتی و هاونەزەری کە دەبواە ئەو کاتەش ببوایە نیان بۆ نمونە مەسەلەن پاش ئەوەی کە سوڵتانی عوسمانی لە شەڕ دەگەڕێتەوانێ لەگەڵ سەفەویەکان سەرانی ئەمارەتە کوردیەکان داوای لێ دەکەن دەڵێن کە کەسێک دابنێ کە چاودێری و سەرپەرشتی یا بە ناو ئەکسەرکردایەتی ئەو ئەمارەتە کوردیانەمان بۆ بکات بۆەوەی بتوانێت مەسەلەن کۆی ئەمارەتە کوردیەکان یەک بخات و ڕای بگرێت هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی سەربازیەوە بتوانێت لە بەرامبەر دەسڵاتی سەفەویدا بۆ خۆی پارێزگاری لە خۆی بکاوە سوڵتانی عوسمانی کە پێیان دەڵێ ئێوە خۆتان لە نێو خۆتاندا کەسێک هەڵبژێرن بۆ ئەوەی سەرکردایەتی و ڕەهبەریتان بکە دەڵێن ممکنە کەسمان مل نەدەین بە کەسی کەمان بۆ ئەوەی جۆرێک خوا هەریەکە خۆی لە ئاستی ئەوی دیتر دەبینێت و هیچ کەس خۆی لەویتر بەکەمتر نازانێ و پێی وایە بەم جۆرە ملە بە ملەکردن و ململانێکردن دەتوانێت مەسەڵەن دەسڵاتی خۆی بەرفراوان کاوە هیچ کامیان ناچنە ژێر ئۆتۆریتەی ئەوی دیکەیانەوە دەڵێن ئێمە لەوە چێ نەتوانین خۆمان بۆ خۆمان کەسێک هەڵبژێنین لە نێو خۆماندا نەک لەوە چێ نەتوان ئەسڵ ناتوانن و ئەسڵ نایانەوێ بیکەن داوا لە سوڵتانی عوسمانی دەکەن کە ئەو بێت کەسێکیان بۆ هەڵبژێرەوە و کەسب کا بەسەرکردیان لە کاتێکە کە مەسەڵەن سەردەمێکی کە دەبووە ئەوان بە ئاسانی دەیانتوانی لە بینی دوو دەسڵاتی گەورەدا کایە بکەن دوو دەسڵاتی گەورە ملکەچیان بوون دوو دەسڵاتی گەورە لە هەردوو لاوە ئیمتیازیان پێدەدان لە وەزعێتیی ئاوادا بوو بەداخەوە بافتی عشیرەیی بافتی اقتصادی و ساختاری فەرهنگی ئێمە ئەو کۆمەڵە مشکلاتە نەبوون کە ڕێگەی نەدەدا ئەو وەزعێتە بێت لە میری سۆرانیشدا دەقیقەن دەکرێت بڵێن هەر ئەم حاڵەتە هەیە هەر ئەم وەزعێتە هەیە بە ئیسفادەی ئەبزاریکردن لە دین و لە مەزهەب بە ئەوەی کە دژی خودی ڕاپەڕینەکە دژی پێکهاتی حکوومەتێکە بەکاری دێن و سوودی لێ وەردەگرن ئەمە ژێک لەو شتە مەزنانی کوردەکە لە مێژوودا لەبیر ناچێەوە دەبێت حتمما وەکو مەسلەیەکی زۆر گەورەوە دیارە کاری جدی لەسەر کراوە دەبێت کاری جدیتریشی لەسەر بکرێ و ئەمە یەکێک لەو مەسلە گەورانی ئێمە کە لە ساڵەکانی 1923 و 24 ئەگەر هەڵەم نەکرد بێ ڕوودەدا و مەسلەیەکی زۆر گەورە و گرانە پاشان یەکی تریش لەو شتانی کە من پێم وایە ناکرێت لێ بگوزارین و مەسلەیەکی زۆر گرانە مەسلەی بەدرخانیەکانە لە ساڵەکانی 1920 تا 1924 ئەوانەیە ئەگەر هەڵەم نەکرد بێ کە شۆڕشێکی گەورە و گران دەست پێ دەکات لە کوردستانی باکوور و بەشێکی زۆر لە کوردستان لە دەستی عوسمانیەکان دەردێ و تقریبا بەرەو ئازربایجانی زێر دەسڵاتی سەفەوی دەچێت شەڕێکی گەورە گۆرانیش لەگەڵ سەفەویەکان دەکا تەوافقێکی فراوانیان دەبێت لەگەڵ خەڵکی مەسیحی دانیشتووی ئەوێ کە هاوکاری و یارمەتێکی بەرفراوانی بدەن و ئەمانش هاوکاری و یارمەتێکی بەرفراوانی ئەوان بدەن بەوەی لە دەسڵاتی عوسمانی لەژێر ئەو نەهامەتی کە هەیەیان ڕزگاریان بکەنوە بەرحەڵ تەپری سربەخۆی کوردستان بەواقع لە ڕاپەڕینی بەدرخانیەکاندا لێ دەدرێت بەو معنایی کە ئەمان ئەسڵ سکە بە ناوی خۆیانەوە لێ دەدەن دراوی تایبەتی خۆیانیان دەبێت لەشکری تایبەتی خۆیانیان دەبێت بەشێکی هەرە زۆری ناوچی کوردەواری بە مەفهوم عامەکەی خۆی بە هەر چوار پارچەکەی کە ئێستا بۆ بە چوار پارچە لەژێر دەسڵاتیانە دەبێتەوە بەردەوام کۆنتترۆلی دەکەن و ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەشەکردن دەچن کە بەداخەوە دیسانیش دوو مەسئلەی گەورە لەوێدا ڕوودەدا کاو دوو مەسئلە گەورەیش هەروەکەوەی کە بارها لە کوردەواری داوە دەوترێت دەڵێن دار هۆرەی لە خۆی نەبێ ناقلیشێ یا دارپوازی لە خۆی نەبێ ناقلیشێ دیسان هۆرەیەکی تر دروست دەبێتەوە کە دەچقێتە جەرگیا و ڕاپەڕینە یەکێک لەوانە مەسەلەی مەسیحیەکانە کە دیارە تەئسیر گوزارەوە کاریگەری خۆی هەیە و کاریگەری گران جدی هەبووە بەڵام گەورەتر لەوە مەسەلەی جدیتر و بەرفراوانتر کە وەک هۆرەیەک لە هەناوی ئەو بزوتنەوەی هەڵدەچەقێت و بە ئیسلاح کێشەی تایبەتی بۆ دروست دەکا یاغیبوونی یزدان شیرە یزدان شیر کە یەکێک لە هەرە نزیکەکانی خودی بەدرخانەوەی یەکێک لە هەرە نزیکەکانێتی بەرحاڵ دەکەوێتە سەر و سەودای ئەوەی کە دەسڵات بەدەستەوە بگرێ بەدرخان ناچار دەبێت لە سنووری ئێرانەوە بگەڕێتەوە بادا و کێشانی کە لە بینی ئەواندا دروست دەبێتەوە و شەڕانەی دروست دەبێت و پاشان تێکشکانی شۆڕشەکە و دواتر خودی یزدان شیریش دووچاری سەرنوشتێک دەبێت کە لە سەرنوشتەکانی تری ڕاهبەرانی تری کورد کە باوەڕیان بە دوژمن کردو و باوەڕیان بە تەپڵی دین و بە تەپڵی درۆینی ئەوان کردو بۆ ئەوەی دەسڵاتەکانیان پێ کۆنتترۆلتر بکەن لەوە باشتری پێ نایە دیسان تورکانی عوسمانی بەگشت ئەویش دەچنەوە و ئەویش دەکەوێتە بەرپەلامار و هەڕەشەی ئەوان و ئەویش ئەوەی بەسەردە دیارە دوای ئەمانش ئێمە ڕاپەڕینی کەمان هەبەیەک لەو ڕاپەڕینانی کە دەتوانین باسی بکەین ئەسڵ ئێمە مەجبورین تاتێڵوا لەو شتانە بەسکین ڕاپەڕینی شعب دڵی نەهریە کە یەکێک لە
گەورەترین تەسیراتی هەبووە، یەکێک لە گەورەترین مەسەلەکانی هەبووە و دوای ئەمە چاخێکی تر دەست پێ دەکایتر. من پێم وایە دوای ئەمارەتەکانی کوردی ئێمە پێدەنێنە قۆناغێکی ترەوە کە قۆناغێکی جیاترە، هەم لە ڕووی فەرهەنگیەوە، هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە. دەورانێکی تازەیە، دەورانی مۆدێرنە، مەسلەی ئەحزابی سیاسی دێتە پێشەوە، مەسلەی گفتمانێکی تازەی کوردی و گوتارێکە لە ڕەهەندی سیاسی و ئیجتیماعی و کەلتوریدا خۆی دەبینێتەوە، مەسلەی دروستبوونی جەمعیەتی کوردی، حیزبی کوردی و بەسڵاح مەتبوعاتی کوردیەوە، میدیای کوردیە کە وردە وردە دێت ئەم قەرنەوە دەکرێت لە چوارچێوەی ئەم قەرنەوە ئەم وەزعەتی ئێستادا ئاوڕێکیش لەو بدرێتەوە. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەکەی ئەم شەومان، هەروەها گەشتینە کۆتایی قسە و باسەکانمان لەسەر سەدەی ناوەڕاستی مێژووی کوردستان. لە ئەڵلقەکانی داهاتوودا بۆ تاوتوێکردنی سەدەکانی 16 تا 19 زاینی لە مێژووی نەتەوەکەمان وێڕای مامۆستا کامران منتک، مامۆستای مێژوو لە زانکۆی سەلاحەدین دێمەوە خزمەتتان. لەگەڵ ڕێز و سپاسم بۆ کاک جەلیل ئازادی خواست بۆ ئەوەی بانکێشتی ئەمەی قبول کرد و لە بەرنامەکەدا ئامادە بوو، هەروەها بۆ ئێوەی بەڕێزیش کە تا ئێستا لەگەڵمان بوون. تا پێگەشتنەوەیکی دیکە بمێنن بە خۆشی و شادی. کوردستان ئازاد و ئاوەدان ماڵەوە.